خوای گەورە و میهرەبان میلەتانی زنووی دنیا بە کەلەپور و شوێنەوارە ناسرێنەوە. ئێمەی کوردش خاوەنی مێژوویەکی دێرینین لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و شاری سلێمانی خاوەنی مێژوویەکی دێرینی کەلەپوری و شوێنەواریە. بەداخەوە دوێنێ هەواڵی ئەومان بیست کە خانووی کەسایەتی ڕووناکبیر ڕۆشنبیر زانای کورد مامۆستا نەژمەدینی مەلا حوجرەکەی تێک دراوە لەلایەن بازرگانانی کوردستانەوە. ئەمە پەژارەیەکی زۆری لای ئێمە دروست کرد وەکو ڕێکخراوی بژانەوەی کەلەپوری کورد وەکو کۆمەڵگەی مەدەنی بەداخ و پەژارەیەکی زۆرەوە ئەم شوێنەوارانە ئەم خانوە مێژوانە کە ئەڕوخێن تەنها مێژووی ئێمەی کورد نین مێژووی مرۆڤایەتین و چەنەها دکتۆر و زانای گەورە لەو حوجرەیە پێگەشتون و ئەکرا ئەمڕۆ لەم کۆگنرە ڕۆژنامە نووسە سەدان کەس لێرە ئامادە بووایە بۆ پاڵپشتی لەو وێرانکاری کە بەدەستی خۆمان لە وڵاتەکەی خۆمانە ئەنجامێتی. دیارە ڕوخێنراوە بۆ کاری بازرگانی وەک ئەوەی چێ ڕوخانوێتی نازانین چێ ڕوخانوێتی، بەڵام ئەو دایرە معنیانەی کە بەرپرسن لەم ئیشە ئەوانە موافقەی ئەوەیان بۆ کردوون کە ئەم خانووە بڕوخێت. دیارە حجەی ئەوەش هەیە کە ئەم خانووە مڵکی ئەو هاوڵاتیە خۆیەتی مڵکی دەوڵەت نییە. حجەی ئەوەش هەیە کە لە ساڵی 1990 تێک دراوە ئەم خانووە بەشێکی و دوو خانووی گڵ لە دواوە ماوە. تەیر و بازارێکی وەک بازارەکانی کە بووە لە سابونکەران و ئەمە حجە نییە بۆ وێرانکردنی مێژووی خۆمان و من ئەمڕۆ بۆیە ئەم کۆنگرە ڕۆژنامەیە پێم باش بوو بینە بەر دەرکی سەرا با هەمومان پرسین بۆ سەرای سلێمانی ناکرێ بە مۆزەخانە، با هەمومان بپرسین بۆ ماڵی پیرەمێرد ناکرێ بە مۆزەخانە، با هەمومان پرسین ئەو چەکانەی کە لە پشتی سەرای سلێمانیەوە لە کاتی نۆژەنکردنەوەی بینای سەرای سلێمانی کە دەرهاتوون بۆ ئێمە وەکو ڕێکخراوی بژانەوەی کەلەپوری کورد لە ساڵی 2020 پرۆژەمان هەبوو کە ئەم چەکانە نۆژەنکەینەوە لە ناو سەرایە نمایشگرێ. بەداخەوە تا ئێستا هیچ جوابێکمان لێ نەدراوەتەوە. بەڕاستیە گەفریان نەکەوین گەڕەکی سابونکەران و گەڕەکی مەڵکەنی و گەڕەکی شێخان لە پشتی سەرای سلێمانیەوە و گەڕەکی کانیاسکان و ئەو حەو گەڕەکەی کە لە ناوەندی شاران کە بەشێکی مێژووی دێرینی شاری سلێمانین ڕۆژ بە ڕۆژ ئەم خانوانە بەرەو لە ناوچوونە چوون و پێویستە لێرە ئێمە بە هەمومان بە هەموو ڕاگەیاندنەکان بە خەمخۆرانی مێژوو و بۆ کەسانی دڵسۆزن بە شوێنەوار و کەلەپور پێیان بڵین تکایە بەسە مێژووی خۆمان با بەدەستی خۆمان تێکنین. کاگیرفان پێشتر موافقەی شوێنەواری سلێمانی کەلەپوری سلێمانی هەبوو لە سەرەتەکانی شوێنانە ئەومەکی کە لەو ماڵانەی کە لە چوارچەوەی ئەو 200 ماڵەیە کە شوێنەوار داوای کردو حکومەتی هەرێمی کوردستان بیکڕێتەوە لە 200 دانەوە بزانم 12 دانە کراوەتەوە. پرسیارەکەم ئەمەیە ئەم تێکدانە کە کرێ بە گەراجە بە مۆڵ بە فەرمی نەکراوە بە یاسایی نەکراوە ڕێکارەکان تاوا نەبووە تێکەدرێت بۆ دوای تێکدان ئەم لەسەر ئاسی سیاسی ئەم لەسەر ئاسی ئێوە قساکەن بۆ پێشتر ڕێگەتاندا تێک بدرێت. من وەکو سەرۆکی ڕێکخراوی بژانەوەی کەلەپوری کورد زیاد لە 30 سیمینار و 6 چاو پێکەوتن لە کەناڵەکە جیابەجیاکان لە ساڵی 2015ەوە قسە بۆ کەناڵەکانەکەم باسی وێرانکردنی مێژووەکەم بە نسبەت ئەو 106 خانووی کە لە شاری سلێمانیە هەبوو لە کابینەی 5 بە ڕێزکا عومەر فەتاح ئەو دەمە حەڤە خانووی بۆ سلێمانی کڕیوەتەوە مڵکی شوێنەواری سلێمانیە و ئەم خانووە ناکەوێتە زمنی ئەو حەڤە خانووە. بەڵام بەشێک لەم خانوانە ئیستملاک کراون کە حکومەت هەرێم بودجەیان بۆ خەرجکە لە ساڵی 2012ەوە پارەکانیان بۆ خەرج نەکراوە. لەوانە ماڵی مامۆستا ئەمین زەکی بەک کە یەکێک بۆ لەو خانوانە ئیستملاک کرێت و ماڵی کەریمی ئەلەکە 1001 مەترە لە سلێمانی ئەوەش هەڕەشەی لە ناوچوونی لەسەرە کە ئیستملاک کرێ کە ئەمانە حکومەت پاریان نەیەتێ شوێنەوارش دایرەیەکە هیچ دەسەڵاتێکی نییە بتوانێت پارە خەرجکا بۆ ئەمان و ئەمە کارەساتێکی گەورەیە وە گرنگە حکومەتی هەرێم چۆن لە هەولێری پایتەخت کە ئەو خانوانە ئەرزەی یاپیان بەرامبەر ئەرزە خانوەکانی وەرگردەوە ئیستملاشی کرد و گرنگە ئەنجومەنی پارێزگای سلێمانی پارێزگای سلێمانی و شارەوانی و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بەڕێز جێگری ئەنجومەنی وەزیران ئەمانە بێنە سەرخەت ئەم کێشەیە بە یەکجاری بن بڕکرێ نەک بە بەیاننامەیەک نەک بە نووسراوێک ئەمە ئەبێ قۆڵی لێ هەڵماڵین بڕیار بین کۆتایی بەم ڕووێرانکاری و کاولکاریە بێنێت. بەڵێ قوربان ئێمە داوامان کردووە و ڕێکخراوی بژانەوەی کەلەپوری کورد ئامادەییمان تایە لێرەیە هاوکاری سەرای سلێمانی بکەین بکرێ بە مۆزەخانە و هاوکاری ماڵی پیرەمێردی شاعیری گەورەی گەلەکەمان بکەین هەر ڕێکخراوێک هەر لایەنێک ئەیوێ ماڵی پیرەمێرد بکە بە مۆزەخانە ئەوە دەرگای ڕێکخراوی بژانەوەی کەلەپوری کورد و مۆزەخانەی ئوتێل فەرەح مۆزەخانەی کەلەپوری کورد بە هەموو شێوە هاوکارین لە ڕووی دەستنووس و لە ڕووی پارچەی مێژووی کە لە مۆزەخانەکەمان ئارشیو کراوە خۆبەخشانە ئامادابین بۆی لە سلێمانیە مۆزەخانە و کاری کەلتوری و کاری شوێنەواری بەرەو پێشە.